شینی ئیمام حسێینە ڕەشپۆشن دەگرین و لە خۆ دەدەن. ئەمانە شوێنکەوتوانی شیعە مەزەبن لە حسێینیەی ئیمام حەکیم لە سلێمانی. هەموو ساڵێک شین بۆ شەهیدبوونی سێهەمین ئیمامی شیعەکان حسێینی کوڕی ئیمام عەلی ئەنجام دەدرێت. شیعە حەزەکە خەڵک بەیەکەوە پێکەوە بژێت، خەڵک بە ئاشی و خۆشی بژێ، زوڵم و زۆرداری و گەندەڵین لەناو خەڵکان نەمێنێ. بۆ ئەوەیە ئێمە بەڕاستی هەمومان ئینسانین، وەکو چۆن ئیمامی عەلی عەلەیهی السەلام کە قسەی گوتەیەکی جوانی هەیە، ئەڵێ ئینسانیەت ئینسان دوو بەشە، یان براتە لە دین یان هاوشێوەتە لە خڵقەت لە هاوشێوەی ئینسانیەت. يعتبر الإمام الحسين نبراس الشهادة. ئیمام حسێن چرای شەیدەکانە، نمونەی فیداکاری و گیان فیدایی بووە، یەک لە ئەسحابە شەیدەکانە. الإسلام الذي قدم أبناءه. بەهۆی کۆرۆناوە ئەمساڵ لەم حسێینیە ڕێژێکی کەم پرسە دەگێڕن. ڕێنمایەکان جێبەجێ دەکەن بۆ خۆپارێزی لە کۆرۆنا. پرسەنامە ئاراستەی تەواوی مسلمانانی جیهان دەکەین بە بوونەی شەیدبوونی ئیمامی حوسێن. سوپاسی هێزانەکان و تەواوی تیمە تەندروستیەکانش دەکەین. قوة الأمنية والصحة. ئێمە لەم حوسێنیە حوسێنیەتی مزگەوت و حوسێنیەتی ئیمام الحەکیم هەمووی ساڵە هەڵەستن بە مەراسیمی یادبوونی شەهیدبوونی ئیمامی حوسێن عەلەیهی السەلام. جاران بدایەتی ئەم حوسێنیە خوا عەفوکە بەڕێز مام جەلال هەمووی مەسئولەکانیەنەوە لەم حوسێنیە و احتیاجی هەڵەستێ. ئەم ساڵە لەبەر زۆفی کۆرۆنا تەحدیدی عەدەدەکە خەڵقی کەمیەتەوە لە ناو حوسێنیەکە بۆ ئیمام حسێن دژی نادادپەروەری شەهید بوو. ئەوە ئەمڕۆژ دوای چەندین سەدا لە شەهیدبوونی شوێنکەوتوانی دەیانەوێت ڕێبازەکەی بەردەوامی پێ بدەن. ئاڕ عەلی گەلی کوردستان سلێمانی.